لبیر ناچێ کە دوانەمەی تۆم کردەوە کۆمەڵێ یادگاری وێنە وا دیار بوو بۆت ناردوومەوە چۆن دڵتە ئەو سەزانیم کەسێکی تر گرەوی تۆی لێ بردمەوە هەتا ماوم ئەبێ بگریم لە ڕۆژانی پڕ دەردمەوە چۆن دڵتە چۆن دڵت هاتووە بنووسی بەم دەستانە کوانێ وەفا کوانێ ئاسە یاشانە چۆن دڵت هاتووە بنووسی بەم دەستانە کوانێ وەفا کوانێ ئاسە یاشانە هەر لەو دێڕەی کە نووسی بوون ئیتر مەڵاوە ئاوێنەی عەشقی ئێمە تازە شکاوە هەر لەو دێڕەی کە نووسی بوون ئیتر مەڵاوە ئاوێنەی عەشقی ئێمە تازە شکاوە ئەزانی چەند بریندار بووم کە دیم نووسراوە بە کەسێکی تر بەڵێن و پەیمانتەوە ئەزانی چەند بریندار بووم کە دیم نووسراوە بە کەسێکی تر بەڵێن و پەیمانتەوە چۆن دڵت هاتووە بنووسی بەم دەستانە کوانێ وەفا کوانێ